قوتابخانەی کۆششێکێکە لە قوتابخانە ئازبەرزەکان و باشەکانی شاری هەولێر. من کچێکم لەوێ ئەخوێنێت، زۆر لێیان ڕازیم لە هەموو ڕۆکانەوە، بەتایبەت ئەو دەرسانەی کە تایبەتن بە بواری ڕاهێنان وەکو دەرسی ئایلیت و دەرسەکانی هونەر و وەرزش گرنگی تەواویان پێدرێت لەگەڵ دەرسە ئەکادیمیەکانی تری وەکو بواری زمانەوانی کوردی، ئینگلیزی و بوارەکانی تر وەکو زانست و هەموو بوارەکانی تر. ئێمە وەکو دایکان و باوکانی منداڵان لەو قوتابخانەیە زۆر ڕاستین، چکە زۆر گرنگی بە هەموو بوارەکانە درێ. مامۆستاکان زۆر مانووە بن و زۆر هاوکاری فێرخوازان و قوتابیانەکەن بۆ فێربوون لە هەموو بوارەکانی دەرسەکان و هاوکاری تەواویانن و ڕۆژانە بەپێی پێویست لەگەڵ قوتابیانن و لە هەمان کادا گرنگی تەواویش ئەدرێ بە بواری لە پاڵ گرنگیدان بە بواری زانستە گرنگی ئەدرێت بە بوارەکانی تری تەندروستی منداڵان. هیوای سەرکەوتنیان بۆ خوازین و بە هیواین ئەم قوتابخانەیە زیاتر گەشە بسێنێ و بە زیاتر بەرەو پێش بڕۆ. بەناو خۆی گەورە بەخشەندەی میهرەبان، من باوکی قوتابی یوسف ئاواتم، ئێستا لە پۆلیسەیە لە مەکتەبی کۆشش. بە نسبەتی مەکتەبی کۆشش لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردوو کە یوسف لە پۆلی 2-3 بووە لەوێ، ئێمە هیچ کێشەیەکمان نەبووە تا ئێستا لە ڕووی ئیداریەوە بەڕاستی مەکتەبێکی سەرکەوتوو بووە. من لەلایەنی خۆمەوە بەڕاستی دەستخۆشی لە ستافی ئیدارەی مەکتەبی کۆششەکەم، هەروە مامۆستا ڕۆژان و هەروە مامۆستاکان بەڕاستی زۆر ماندوو بوونە لە ماوەی ساڵی ڕابردوو کە هەمومان نەزانین مۆزوعی کەرەنتین و نەخۆشی کۆرۆنا کە پەیا بوو. بەڕاستی ئەوان هەموو هەوڵی خۆیاندا بۆی کە بتوانن تەڵەبە و قوتابی دوور نەکەوێتەوە لە مەکتەب بە شێوەی ئۆنلاین. ئەوەی پێیان کرا بەڕاستی هەوڵیاندا بۆی جێگای دەستخۆشیە، ئێمە زۆر دەستخۆشییان لێ یەکەین و هەروەها بە بەردەوامی لەم فترەی ڕابردوو کە مەکتەب دەستی بەکار کردوێتەوە، قوتابیەکان چوونەتەوە بە مەکتەب، بە بەردەوامی ئەوانە ئاگایان لە دەرسەکانیان بووە، چاودێری کراون و لە ڕووی تەندروستیەوە زۆر ئاگاداری تەڵەبە بوونە، زۆر بە پێی ڕێنەمایەکانی وەزارەتی تەندروستی ئەوانە ڕێنەمایەکانیان جێبەجێ کردو و گوێیان لە باوکو دایکی قوتابی گرتووە، هەر کێشەیەک هەبووە، هەر پێشنیارێک هەبووە بە شێوەیەکی جوان وەریان گرتووە و لەخوا بەزیات تا ئێستا هیچ کێشەیەکی وەها نەبووە کە بڵێن ڕامان بگۆڕین بە نسبەتی ئەوەی کە بۆچی قوتابی ئێمە لەو مەکتەبەیە و ئینشاڵڵا ئێمە هەروەها بەردەوامە بین و هیوادارم ستافی ئیدارە تا ئێستا چۆن بووە دڵنیام لەوەی کە هەروەهاش ئەمێننەوە، هیوادارم کە هەروەها بەردەوام بن، کۆڵ نەدەن. ئەزانم کێشە و گرفت زۆرە لە بەردەمیان بە نسبەت لە ڕووی وەزارەتی تەندروستیەوە زۆر بووە، یان مەسەلەن لە ڕووی وەزارەتی پەروەردەوە مەشاکلێک هەبووە، ئەکید ڕێگر بووە بۆ زۆر شت. من دڵنیام لەوەی کە حەزیان لێیە کە بەرنامەی زۆر باشتریان هەبێ، شتی پێشکەوتوتر ئەنجام بدەن، جەداولی باشتریان هەبێ. بەزیتر هەندێک جار هەیە لەوانەیە مەجال نەبووە بۆی کە بە پێی پلانەکانیان بجولێنەوە. دووبارە دەستخۆشییان لێ یەکەم لە ستافی کارگێڕی و ئیدارەی مەکتەبی کۆشش و هەروە لە هەموو مامۆستاکان هیوای سەرکەوتنیان بۆ خوازم، ئینشاڵڵا بۆ ساڵانی داهاتوو باشتریش بن لەوەی کە ئێستا هەیە. سەرەتا زۆر بەخێر بێن. من باوکی قوتابی ئاران ئاڤەنتار، قوتابی کوڕەکەم لە قوتابخانەی کۆششدانا، بەڕاستی لە مەکتەبێکی باش دەگەڕام کە منداڵەکەم لەوێن دەرێ بخینی، کە سێرچم کرد لە فەیسبوک ئەو مەکتەبەم دیتەوە، مەکتەب کۆششم دیتەوە، پرسیار مەسەری کرد، خەڵک زۆر مەتحیان کرد، گوتیان مەکتەبێکی زۆر باشە و فعلەن بەڕاستی قوتابخانەیەکە کە مودێکی زۆر کەمەدانرایە، بەس ستافێکی زۆر پرۆفێشنەڵ، ستافێکی زۆر باش، ئیدارەکی زۆر باش، زۆر یارمەتی دەرن. بەڕاستی هەرچەند سوپاسیان بکەین هێشتاکەمە لە کاتی پاندەمیک، لە کاتی کە نەخۆشی کۆڕۆنا هات و خەڵک هەموو لە ماڵ بوو، مامۆستایەکان زۆر ماندی بوون بە منداڵەکانمەوە، بەڕاستی زۆر خۆیان ماندی دەکرد،
دەرسەکان ئەگە تێنەگەیشتوانە دوسێزار شەرحیان دەکردی و لە هەموو ناحەیەک بەڕاستی زۆر یارمەتیمایاندا لە بۆ دانی قستەکان زەختیانەدا کردی بەڕاستی من ئەو کەسانێکە دایان ناسم بە هەموو خزم و کەسی خۆم برادەرەکانم پێیان دەڵێم گەر دەتانەوێت مەکتەبێکی باشم دەڵێکتان دابنێن و مرتاح من لە مەکتەبەکە ئەوە بیبەنە کۆشش هیوایساکەتتان دەخوازم و زۆر سوپاسان دەکەم بەستان خۆش بی. ناونیشان هەولێر گەڕەکی فەرمانبەران سەرد و سایدی بنەسراوە قوتابخانە و باخچەی منداڵانی کۆششی بنەڕەتی ئینگلیزی ناحکومی.